بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پڕۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم. بەداخەوە دەبێت باس لە معانات و دەردی سەری خەڵک بکەین موچە خۆران بکەین. ینی خۆزگەم بەرنامانی کە لە میدیاکانەوە کران بەرنمەیەکی وا بواە خێزانەکان کە بە دیارەوە دائنیشتن باس لە بابەتێکی ینی وا نەبووایە کە دڵتەنگی تێدا بێت. بە ناشکوری نەبێ لە مانگی دوانزەداین هێشتا فەرمانبەران و مامۆستایان موچەی مانگی دەیان وەرنەگرتووە. ئەوەی چەند ڕۆژە لایەنەکانی دەسەڵات لە ڕێگەی میدیاکانیانەوە باس دەکەن کە ئەمڕۆ نابیانی تەیب سامی بەڵێنی داوە حکوومەتی عێراق بەڵێنی داوە کە تەواوکاری موچە دەنێرێت. بەڵام ئەمڕۆ سوودانی زۆر بەڕاشکاوی لە پەرلەمانی عێراق وتی تەنها ئەو 761 ملیارەیە ئەگەر هەمواری یاسای بودجە نەکەین، ئەگەر داهاتی ناوخۆ ڕادەست نەکرێ، گەماریکەکان گومرگ و خاڵە سنووریەکان شەفاف نەبن و لەژێر چاودەری حکوومەتی عێراقیان نەبێت نەوت هەناردە نەکرێتەوە ناتوانین لە 761 میلیارد دینار زیاتر بنێرین. حکوومەتی هەرێمیشت ئەڵێ ئەم پارەیە وەرناگرم و من کورتێنانمەیە کەسیش نازانێت داهاتی ناوخۆ کە ڕادستی بەغای ناکات بۆچی تەواوکاری موچەی پێتەواو ناکات و دابەشی کات و لە هەمان کاتا نەوت ئەفرۆشێت بە تەنکەر و کەس نازانێت ئەم داهاتەی بۆچێچێت. بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە گوێبیستی ئەوەین خەریکە زەنگی بایکۆت هەم لەلایەن مامۆستایان هەم لەلایەن فەرمانبەران و فەرمانگەکان و قوتابخانەکانەوە لێرە و لەوێ لێ دەدرێت. ئێمە ئەم شەو میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی باڵای مامۆستایانی پێشەنگ کە ڕاستەخۆ بەڕێزیان لە ستودیۆکانمان لە شاری هەولێرۆ لەگەڵمانن، هەروها بەڕێز مامۆستا تاڕێق مەلا تاهیر ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کە بەڕێزیشان ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان میوانن. مامۆستا تاریق سڵاوی خوارد لەبێ بە لە جەناب تۆ دەست پێ بکەم. طبعا لە قانونیش و لە هەموو ئەو با بڵین ئاینە ئاسمانیانی کە هەیە لە بەرامبەر ئەرکا مافەیە، ئەمە ینی شتێکی نەبڕاوەیە. بەڵام گوێمان لێیە فەرمانبەران و مامۆستایان خەریکە زەنگی بایکۆت لێدەن و لە هەندێک فەرمانگە و قوتابخانەش لێدراوە. هەر بەڕاست بایکۆتی ئێوە لە پێناو چیە؟ بەڵێ ئەزان لە پێناو موچەکانتانەیە، بەڵام ساڵانی ڕابردوو ئەم هەموو بایکۆت تەجاریوە بۆ وەرزێک جاریوە بۆ مانگێک 60 ڕۆژ 50 ڕۆژ بایکۆتکرا و دووبارە بە پێدانی موچەیەک فەرمانبەران و مامۆستایان گەڕاونەتەوە. دەوترێت تەنها مناڵی فەقیر و هەژار خەڵکی فەقیر و هەژار کە ڕیانەکەوێتە فەرمانگەکان لە قەوسێکامە قسەی من نییە قسەی خەڵکێکە تەنها ئەوان زەرەرەکەن. ئێوە بۆچی بایکۆتەکەن؟ بۆچی بەردەوام نابن لەسەر ئیشەکەی خۆتان؟ بەناوی خی گەورە سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەتان. بەداخەوە دەرەنجامی 32 ساڵ ئیدارەدانی نادروستی ئەم دەسەڵاتە سیاسی کە خۆی ناوناوە حکوومەت هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران و فەرمانبەرانی بەم دۆخە گەیاندووە کە ئەوە 32 ساڵ تێپەڕی بەسەر ئەو دەسەڵاتە سیاسیە تا ئێستا ئەم حکوومەتە نەیتوانیوە تەنها یەک ساڵیش لە ساڵی 2014ەوە تەنها یەک ساڵیش نەیتوانیەوە بە ڕێکوپێکی موچەی موچەخۆرانی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکاتەوە. بەڕاستی ئەم کارداناوانەی خەڵکی هەرێمی کوردستانیش بە باوەڕی ئێمە ینی زۆر تەئخیر بووە. ینی ئێمە باوەڕمان وایە هەموو ئینسانێکی عاقڵ هەموو مرۆڤێکی ئازاد و سربەست پێویستە کە لە بەرامبەر ئەو ئەرکەی با بڵێن کە ئەنجامێدا با بڵێن ماف وەربگرێ. ئەگەر با بڵێن 30 ڕۆژ تێپەڕی و فەرمانبەرانی خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆران موچەیان وەرنەگەر بەڕاستی ئەبێ ببێتە کولتور کە ینی یەکەم ڕۆژی مانگی ئایندە با بڵێن داوام نەکەن. ئەمە بەڕاستی خۆشبەختانە تا ئێستا ینی قۆناغێکی باشتری تێپەڕانەوە کە ئەمە جێگەی دڵخۆشی ئێمە لە ساڵانی ڕابردووە بە بەردەوامی مامۆستایان و فەرمانبەران چاوەڕێی بانگەوازی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیان کردووە بۆ ئەوی کە بایکۆت ڕابگەێنن. بەڵام ئێمە خۆشبەختانە ئەمساڵ بە تێگەڕای بۆچوونی ئەنجومەن باوەڕمان وایە کە بەڕاستی ئەم بابەتە ئەبێ ئەو قۆناغە تێپەڕێنێ کە ینی بانگەوازی بۆ بکرێ. ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان ئەوەنە و با بڵێن ڕۆشنبیر بێ، ئەبێ ئەوەندە داکۆچی لە ماف و ئازادیەکانی خۆی بکە. وەکو وتم کە ئەگەر موچەی پێنەدرا لە 30 مانگە بایکۆت ڕابگەێنی کە خۆشبەختانە ئەم قۆناغە پێی ناوەتە قۆناغێکی باشەوە ئەم با بڵێن بیرۆکە وەل ئێستاە بەبێ بانگەوازی هیچ کەس و لایەنێک بەبێ بانگەوازی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی
خۆشببختانە زۆرێک لە با بڵێن قوتابخانەکان و فەرمانگەکان بایکۆتیان کردووە کە ئەمە خاڵە دروست و ئیجابیەکەیە. بەڕستان پرسیارەوەتان کرد کە ئێمە بۆچی بایکۆت دەکەین، بۆچی با بڵێن ینی خۆمان ناگرین، بۆچی بەردەوام نابین لەسەر پرۆسی خوێندن و چاوەڕی موچەکانمان بکەین. ئیمامی عەلی قسەیەکی زۆر جوانی هەیە کە ئەفەرمێ ئەگەر ستەمکار ستەمی لە ستەم لێکرا و کرد و ستەم لێکرا و بێدەنگ بوو ئەو کاتە ئەو کەسەی کە ستەمی کردووە زاڵمەکە پێی وایە کە لەسەر حەقە. بەڕاستی ینی بەداخەوە ینی ئەبێ ئێمە ئەوە بڵێن کە ئەم زاڵمەی کە خۆی ناوناوە حکومەت هەرێمی کوردستان زۆر باش پێی بەوە بردووە کە فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان خۆگرن لە بەردامبەر ئەو زۆڵم و ستەمەی کە بەرامبەریانە کردێ. بۆیە ینی ئەوە تا خۆتە زانی ئەوە ئێستا مانگی 12 هێشتا موچەی مانگی دەمان وەرنەگرتووە کە بەڕاستی ئەم بایکۆتە بۆیە بەو شێوە تەندروستتر بوو کە هەر لە دوای ئەوەی کە 30 ڕۆژ تێپەڕی ئەمە بایکۆتمان بکردایە. بۆی بەڕاستی بایکۆتی ئەمە لە پێناوی موچەکانمانایە و لە پێناوی ڕاستکردنەوەی پرۆسی پەروەردایەوە لە پێناوی هێنانە سەرهێڵی ئەم دەسەڵاتە سیاسی ئەم ملهوڕەیە کە بەڕاستی بەردەوام زۆڵم و ستەم لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات. باش ئەو قوتابیانی کێن بۆ قوتابخانە و ئەیانەوێ فێری زانست و زانیاری و پەروەردە ببن کە ئێوەی مامۆستانی بەڕێز دەستی باڵاتان هەیە بەڕاستی لەمەیە ئەوان تاوانیان چێ دەوترێت بوونە بۆ پێشمەرگەیەک سنگەرەکەی چۆڵ ناکە، بۆ مرورێک لەسەر پۆلیسی کات و چۆ لەسەر جادە شوێنەکەی خۆی چۆڵ ناکە، بەڵام بۆ بێ فەرمانبەر و مامۆستای دیکە منەمەوێ ینی ئەم قسەی کە ئەکرێ لە ناو کۆمەڵگایە ینی ئێوە وەڵامێکی وەکەڵە دروست و زانستیانە بدەنەوە. طبعا خۆتان ئەزانن غەزەبی خی گەورە وەکو لافا و وەکو تۆفان وەکو هەورە چۆنەڵی وەکو بوومە لەرزۆ ئەمانە غەزەبی خی گەورە بە شێوەیەکی گشتی ئامە کاتێک ئەیە لە ناوچەکە هەموو یەگرێتەوە بە پێچوانەی ڕەحمەتی خی گەورە کە جاری وایە لە ناو شارێکە ڕەحم بە یەک ئینسانەکە. بەڵام وەکوتم غەزەبەکەی گشتیە. ئێمە پێمان وایە ئەو دەسەڵاتە سیاسی کە خۆی ناوناوە حکومەت هەرێمی کوردستان بەڕاستی غەزەبێکە ڕووی لەم مەملەکەتە کردووە و ئەوەی کێتیایە ئەسووتێ مامۆسایە فەرمانبەرە خوێندکارە هەموو ئێمە قوربانی دەستی ئەم دەسەڵاتە سیاسین بەڕاستی. ئەجینا بەڕا ئەو خوێندکارانە مناڵی چێن مناڵی لە 1970 ڕەنگە دایک و باوکیان فەرمانبەر بێەوە مامۆستا بێ. خۆتان نەزانن ینی بەبێت دازەترین داتای هەرێمی کوردستان ینی 6 ملیۆن و با بڵێن نزیکەی 6 ملیۆن و نیوەکە کە بە قسەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەو داتا نادروستانەی کە ڕەوانەی بەغایان کردووە نزیکەی ملیۆنێک و 250,000 فەرمانبەر و مامۆستا لە هەرێمی کوردستان هەیە. ئەمەش بەو پێ ینی ئەگەر لە هەر 6 کەس کەسێکیان یا مامۆستا یا فەرمانبەرە کەواتە لە هەر 6 کەس لەو خوێندکارانە دانەیەکیان لانی کەم مناڵی مامۆستایەکە مناڵی فەرمانبەرێکە. بەڕاستی هیچ کەسێک زەرر و زیانی ئەگەر بۆ خەڵکیشی بێ بۆ مناڵەکەی خۆی ناوێ ئەو زەرر و زیانەی کە بەر مناڵەکانی ئێمەکەوێ بەر مناڵی مامۆستایان و فەرمانبەرانەکەوێ بەڕاستی ینی ئازار لە دڵمان چۆنەڵی ئەکەوێت. بەڵام بەڕاستی بایکۆت بابەتێکی ناچاریە و بۆ ملدانی ئەم دەسەڵاتە سیاسی ئێمە پێمان وایە ینی پێویستە ئیتر چیتر ئێمە بێدەنگ نەبین چیتر پێویستە بینە سەر شقامەکان وی ئەتراز بگرین و بەڕاستی وەکو ڕێگە جۆرا و جۆرەکانی بابەتی خەباتی مەدەنی تاقیکەنەوە کە خۆشبەختانە خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەتی دەڤەری 100 ساڵانی ڕابردووە ینی دەورێکی باڵا و کاریگەریان لەو بابەتە هەبووە و دڵنیاتانەکەینەوە لە ڕۆژانی نزیکی ئایندەی نزیکە هەنگاوی با بڵێن کردداری ئەگیرێتە بەر بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستایان بێنە سەرخەت بۆ داوای موچ و با بڵێن موچەکانیان. جا من لەسەر ئەو دەڤەری سەوزەی باست کرد پرسیارمە بێت بە تایبەت لەسەر بایکۆتی ساڵی ڕابردوو بەس با بچمە هەولێر و دەڤەری زەرد لەوێش مامۆستا عومەر ئەندامی ئەنجومەنی باڵای مامۆستانی پێشەنگمان لەگەڵای مامۆستا دووبارە بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ هەم لە هەولێر هەم لە سلێمانی ئەمڕۆ کۆنگری ڕۆژنامەوانیان بەست و تێیدا وەکو بڵێ ئەوەی پێی وترێ حکوومەتی کاربڕێکەری هەرێم کە مامۆستا بە غەزەب ناوی بڕاستی بۆ میلەتە هۆشیار بکەنەوە ئاگادار بکەنەوە کە ئیتر ئەگەر مافەکانمان پێنەدەن و ئەو داواکاریانەی هەتان بووە ئەگەر پێتان نەدرێ ئێوە ڕێگی دیکەی مەدەنی دەگرنە بەر ئەم هەڵوێستەی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ بەنای خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی ئێوە و سڵاوڕێزم بۆ میوانە بەڕێزەکەتان هەیە. ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بیرمان لەوە کردەوە کە بەداخەوە حکوومەتی ماوە بەسەرچوو کە ئێمە ئەمڕۆ پێی دەڵێن حکوومەتی ماوە بەسەرچوو بەڵام بەداخەوە من ئەڵێم ڕەنگە زۆر جار گوتومە ئێمە حکوومەتمان نییە ئەگەر حکوومەتمان هەبوایە کاکدانا نەئەبوو ئێستاوە لە مانجی 12 خەریکە
سەبر بەرەو نیوەی مانگە ڕۆین بەرەو کۆتایی ساڵە ڕۆین هێشتا حکوومەت نەیتوانیوە موچەی مانگی دەی فەرمانبەران و مامۆستایان دابین بکاتن لەم سۆنگەیەوە بۆ بەرپرسیارەتی ئێمە کە لەسەر شانی خۆمانەوە بە پێویستی ئەزانین ئەم هەنگاوە گرنگە بنین ئەویش لە پێناو بەرجەسەکردنی مافی ڕەوای مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستان کە ئیتر بە حکوومەت بڵێن بەو حکوومەتە ماوە بەسەرچۆ بەو حکوومەتە کار بەڕێکەرە بڵێن ئیتر بەسە چەسانەوەی مامۆستایان ئیتر بەسە بێ ئەرزشکردنی مامۆستا ئیتر بەسە ناکرێ ئەوەندە یعنی ماوەی 10 ساڵە ئێمە لەو کەناڵی ئێوە ئێمە 10 ساڵە باز لە قەیرانی موچە ئەکەین باز لە قەیرانی بێموچەی ئەکەین باز لە نیوە موچە ئەکەین باز لە ڕوبع موچە ئەکەین باز لە نەدانی موچە ئەکەین بەداخەوە ساڵ لە دوای ساڵ ئەم حکوومەتانی کە هاتوون کابینەکانی کە هاتوون نەیانتوانیوە ئەم قەیرانە چارەسەر بکەن نەیانتوانیوە ئەم کێشانە چارەسەر بکەن ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە کە ئەرچی سەرشانی ئێمەیە بتوانین فشار لە حکوومەت فشار لە دەسەڵاتدارانی هەرێم بکەین بۆی بتوانن لەگەر بەغدا ڕێک بکەون کاکە بەغدا کە باسەکرێ باس لەواکرێت ناڵێ وڵا بەغدا مقەسیرە بەغدا کەم تەرخەمە لەوە من ڕووی قسەکانم ئەخەمە دەسەڵاتدارانی هەرێم کاکە تۆ هیچ مانجێک لیستێکن نەناردووە لیستێکی پاک بێ لیستێک بێتن کە هەموو داتا و زانیاریەکانی تێدا بێ بەدەیان بندیوارت ناردووە بەدەیان ناوی وەهمید ناردووە بەدەیان خەڵکت بەنایاسایی تەعین کردووە بەنایاسایی دامەزراندووە بەغدا چۆن ئەتوانی مامەلە لەگەر ئەم لیستەی تۆ بکاتن بۆیە پێم وایە بەغدا حەقی خۆیەتی مافی خۆیەتی کە چۆن فەرمانبەرێک لە بەسڕا فەرمانبەرێک لە مووسڵ فەرمانبەرێک لە بەغدا لە کەرکووک مافی پێداتن و لە بەرامبەریشدا ئەبێ ئەو حەقانێک کە فەرمانبەری بەسڕا و بەغدا هەیەی دەبێ هەرێمێک فەرمانبەرانی هەرێمی شامی بەڵام لە چ کاتێکدا ئەم داتایانەی کە داتۆزانیاریانەی کە هەرێم بەغدا داوای کردووە ئەبێ هەرێم جێبەجێی بکاتن بەڵام بەداخەوە حکوومەتی ماوە بەسەرچوو زۆر بێباکە ئەوەی کە بیری نەکاتەوە بژێوی ژیانی مامۆستایە کە بەداخەوە ئەمڕۆ مامۆستایان لە ژیانێکی زۆر سەختی داراییدان کێشە و گرفتی زۆر دەیان کێشە و گرفتی زۆرا زۆری کۆمەڵایەتی ڕووی لە مامۆستایان کردووە یعنی تو سیرکە کاگدانە سیرکە مامۆستایان ئەوە بۆ خەریکە بۆ 3 مانگەڕوە دوو ماجی تێپەڕاندەوە بۆ 3 مانگەڕوە یعنی بەبێ موچە بەبێ ئەوەی کە گیرفانی مامۆستا پارێک تێدا بێتن لە ناوەندەکانی خوێندن بەردەوام بووە کاتێک دەسەڵاتداران باسی واکەن کاکە منداڵی فەقی زەرری پێ دەکەوێت ئەگەر ئێوە بایکۆت بکەن ئەی باشە منداڵی مامۆستا زەرری پێ ناکەوێت ئەی باشە منداڵی ئەو موچە خۆرانی کە لە هەرێمی کوردستاندا مناڵیان لە دەوام نییە مناڵیان لە مەکتەب نییە ئەی مناڵی پێویستی بە بژێوی ژیان نییە بۆچی ڕەحمێک بەزەیەک بە فەرمانبەرانی هەرێم ناکەنەوە ئەمانە بۆیە ئێمە لەم سۆنگەیەوە وەکو هەرچی سەرشانی خۆمان هەرچی پێمان بکرێ ڕێکاری یاسایی ڕێکاری مەدەنی فشار خستنە سەر دەسەڵاتداران و ڕێگای بەغداژەگرین لەبەر دڵنیابن لەوە ڕێگای بەغداژەگرین لەبەر ئەوەی پێمان بکرێ بۆ دابینکردنی مافی ڕەوای مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا جێبەجێەکەین پرسیارەکە لەوەیە مامۆستا نەوزاد ئەم حکوومەتی هەرێمەی ئێستا ئەم حکوومەتە کار بەڕێکەرە ماوە بەسەر چووە ئەسڵەن گوێیەکی هەیە بۆ بیستنی داوا و داواکاری هاوڵاتی و خەڵکەکەی وەڵا ئەگەر گوێی هەبایە ئەبوو گوێ لە ملەتی خۆی بگرێ ئەبوو گوێ لە فەرمانبەری خۆی بگرێتن ئەگە گوێ بەرپرسیارەتی لە ئەستۆ باە یعنی هەستی بە بەرپرسیارەتی بکردایە ئەبوو ئەم هەموو ناڕزایەتی لە ناو مامۆستایان و موچەخۆران و فەرمانبەران هەیە کە ماوەی 10 ساڵە قەیرانەکان بەردەوامە حکوومەتێک تەمەنی 32 ساڵە نەیتوانیوە بژێوی ژیانی مامۆستا و فەرمانبەران چارەسەر بکە یان دابینی بکاتن ئەمە کەی حکوومەتە ئەمە کەی پێیگوتری حکوومەت بەداخەوە حکوومەت هیچ کاتێک گوێ لە مامۆستایان و فەرمانبەران نەگرتووە ئەوەی کە قیمەتی نیە و بێ ئەرزش کراوە لەلایەن ئەم حکوومەتەوە بەداخەوە چینی مۆزەف و چینی موچەخۆرە لە هەرێمی کوردستاندا لە نێویشیاندا مامۆستایان کە ئێمە مامۆستایان زۆر پشویان درێژ بووە ئەم حکوومەتەی کە دەڵێ وەڵام مامۆستایان دەبێ پشویان درێژ بێتن کاکە لەمە پشو درێژتر چی یعنی مامۆستایان 10 ساڵە بە گیرفانی بەتار بەم هەموو قەیرانە بە نەبوونی بە نەداری بە ڕوبع موچە بە نیوە موچە بە نەدانی موچە لە 6 ڕۆژ 7 ڕۆژارێک موچەیەکی شایستە پێڕەوا نابینی لەمە زیاتر مامۆستا چۆن بتوانێت بەرگە بگرێتن بۆیە من پێم وایە ئەبێ دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر خۆیان بە حکوومەت و بە بەرپرسی ئەم وڵاتە ئەزانن ئەگەر خۆیان بە خاوەنی ئەم میلەتە ئەزانن بەڕاستی ئیتر بەسە ناکرێت بەو شێوەیە ئیهانەی مامۆستا بکرێ ناکرێت بەو شێوەیە ئیهانەی مۆزەف و فەرمانبەری خۆت بکرێتن بژێوی ژیانی مامۆستا لەو پەڕی خراپیدایە
فەرمانبەران لەو پەرێزانیدا تۆ سیر کە کاکدانە هەر مامۆستا فەرمانبەر نییە تۆ سەیری بازار کە ئەمڕۆ بازار چی بەسەر هاتووە هیچ کەسێک لە دوکاندار و لەوانەیە کە خەڵکی کاسبکارن لەم بازارە هیچ بژێویژیانی ئەوانیش نماوە خەڵک هیچ هەر هەمووی سیرەکەی خەڵک جیرفانی بەتارەکە کە بە جیرفانی بەتاڵ خەڵک چی بکرێتن خەڵک ناتوانانی ئەم پێداویستی ڕۆژانەی کە ڕۆژانە پێویستێتی مامۆستا ئەمە پێدابین ناکرێت فەرمانبەر ئەمەی پێدابین ناکرێت چ زاوێ بتوانێت کەمالیات و پێداویستەکانی تری ناماڵ بکرێتن بۆیە من پێم وایە ئەم قەیرانە گەورە کە ڕووی لا هەرێم کردووە بەداخەوە بەرپرسانی ئەم دەسەڵاتە کە زۆر نابرپرسن نەیانتوانیوە مامەڵێکی تەندروست لەگەر خەڵک و فەرمانبەری خۆیان بکەن کە ئەمە پێی ناگوتێ بەڕاستی دەسەڵاتی سیاسی ئەم دەسەڵاتە سیاسی تەنها لە خەمی گیرفانی خۆی دابووە دەستخۆش بێت دێم وڵات مامۆستا نەوزاد ئێوە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەتانە سێچوار خاڵێکتان ئەگەر باز لەوە خاڵێکتان وەک داواکاری باشە حکوومەت باشە ئەم حکوومەتەی ئێمە مامۆستا نەوزاد ببوورە یەم وڵات ئێوە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە چەند داواکاریتان نەبوو لەسەر ئەو داواکاریانە قساکەین دوایی مامۆستا تاهیر بەڵێ کاکدانا هەر بەڕاست لە پێنەدانی موچە یان لە دواکەوتنی ئەو مبەڕیرانی حکوومەتی ماوە بەسەر شوێنی ئەڵێم پارەمان لێ ناتوانین ئەم 661 ملیاری کە هەفتەیە زیاترە بێ یان هەفتەیەکە بێ تەیب سامی و حکوومەتی عراق ناردوێتی وەری ناگرن ئەمە مبەڕیرێکی تەواوە و پێنەدانی موچە دواکەوتنی موچە لە هەرێم تاوانی هەولێرە یان تاوانی هەر بەغدایە هەر ڕۆژی بیانوێک بەم حکوومەتی ئێمە بەم گەلەی ئێمە ینی بەڕاستی ئەگرێ بەڕاستی کاک داناجان ئێمە خۆمان نەزانین تا یعنی تا چەند ساڵێک لەمە پێش تا 2 ساڵێک لەمەوە پێش لە 2 ساڵی 2013ەوە موچە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان بووە یعنی داهاتی ناوخۆ لە لای ئەو بووە پارێن و لە لای ئەو بووە و بە ئێمە بە بەردەوامی موچەمان فەوتاوە تا ئەو کاتێک کە موچە گەڕاوەتەوە بەغا ئێمە ینی نزیکەی 56 موچەی خەڵکی هەرێمی کوردستان کەوتۆتە لای با بڵێن حکوومەت ئێو کاتە خەتای چێ بوو خەتای بەغا بوو ئێستا ینی تەمەن مبەڕیرەکانە لە 100% هیچی وانە زۆر نادروستەوە من ئێستا پێم خۆشە کۆمەڵی داتا هەیە لەسەر ئەوەی کە بەڕاستی مقصری سەرێکی و تاوانباری سەرێکی حکوومەت هەرێمی کوردستانە لە پێنەدانی موچە چونکە من پێم خۆشە ئەگەر دەرفەتە بێ داتایەکی بچوو لەسەر داهاتی ناوخۆی نانەوتی و داهاتە نەوتیەکان باس بکەم لێرەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ هەموو لایەک ڕوون بێتەوە کە بەڕاستی ئەوەی کە سەبەبی پێنەدانی موچەی حکوومەت هەرێمی کوردستانە حکوومەت هەرێمی کوردستان تەبان ئەم داتایانە بە ئەترافی خۆی و لەگەڵ ڕێگەی ڕاگەیاندنی خۆیەوە کە خۆی ئەم قسانەی کردووە ئێمە کردومانە بە داتاوە لێرە با بڵێن ڕایگەێنین حکوومەت خۆی ڕایگەیاندووە کە با بڵێن 350 ملیار داهاتی مانگانەیەتی مانگانە حکوومەت هەرێمی کوردستان بە ئەترافی خۆی 350 ملیار با بڵێن داهاتی هەیە نانەوتی کە 11 مانگە گەر تەمان ئێستا خۆزانی مانگی 12 ئەگەر ئەم 11 مانگەی ڕابردووی ئەمە حساب بکەین ئەکاتە 3 تریلیۆن و 850 ملیار یعنی تەنها لە داهاتی نانەوتیە وەزارەتی دارایی 3 تریلیۆن و 850 ملیار دیناری هاتووەتە دەست تەمان نەقسی موچەی یەکمان خۆتان نەزانن ئەوەی کە حکوومەت هەرێم داوایەکە ئێستا 240 ملیارە داوای 240 ملیارەکە حکوومەت ئەترافی لەسەرەوە کردووە کە تەمان ئێمە باوەڕمان بەم داتایە هەر نییە چونکە ئەڵێ 120 ملیار خەرجی مانگانەی خزمەتگوزاری و وەگەڕخستنی فەرمانگە و وەزارەتەکانە کە خۆمان نەزانین خزمەتگوزاری وەزارەتەکانی هەرێمی کوردستان ئەبێت چی بێ کە 150 ملیار مانگانە با بڵێن خەرجی هەبێ لە کاتێکە ئەگەر من ئەلەوە پرسیارەتەوە بکەم تۆ مامۆستایەکی هەر بەڕاست ئەو خزمەتگوزاری و ئەو خەرجیە گرنگ و مهمانە چییە کە بۆنونە بۆ کەرتی پەروەردە خەرجەکرێت وڵا کەرتی پەروەردە خۆمان هەمومان نەزانی بەڕاستی زۆربەی شوێنەکانی لەسەر ئەرک و چۆنڵی بارگرانی بەسەر خەڵکەوە زۆربەی و مەکتەبانێک کە لە هەرێمی کوردستانە کراونەتەوە با بڵێن حکوومەت هەرێمی کوردستان هەر مەکتەبی نەکردووە چەند ساڵێکی زۆرە یەک مەکتەبیشی دروست نەکردو ئەوەی کە مەکتەبی کردوەوە خەڵکی با بڵێن خەڵکی بەشەرەفی ئەم نیشتیمانەیە مەکتەب ناکاتەوە ینی داهات بۆ مەکتەبەکان کە ئێنێرە لە داهاتی حانوودەکانە هیچ پێداویستێکیان بڕۆ کارەبایان نییە ئەچیتە مەکتەبی وا بڕاتە بێ ئەوە وێرانەیە تەسەوورەکەی ئەم شوێنە هەر ئینسانی تیانەژی بەڕاستی ئەو مەسرفەی کە ئەکرێ بەنسبەت پەروەردەوە ینی هەر ئەسڵ مەسرف ناکرێت بەعکس ینی مەکتەبی وا هەیە داهاتی حانوودەکەی ڕەنگە بۆ نمونە 50 ملیۆن دینار بێ ڕەنگە بۆ شوێچێ بۆ مەکتەبەکەیە وەڵام بێگومان وەکو داهاتی ناوخۆ بۆ کوێچێ ئێوەشەر بۆ وێچێ احتیمالە ملیۆنێ تا 2 ملیۆنی بەر مەکتەبەکە خۆی بکەوێتەوە ئەوی ترێگەڕێتەوە بۆ پەروەردە لە پەروەردەشەوە بۆ وەنەبێت خۆ دەزانی وەکو هەموو داهاتەکانی تر وەکووتمان ئەگەر 120 ملیار ئەو داهاتی گەڕخستنی وەزارەت و فەرمانگەکان دروستیش بێ ئەوە کۆی 11 مانگەکە ئەکاتە تریلیۆنێک و 320 ملیار دینار
واتە هەرێم لە 11 مانگی ڕابردوودا چەندێک ئەمێنێتەوە کە ئەگەر ئەمەی لێ دەرکەین 2 تریلیۆن و 530 میلیارد ئەمێنێتەوە، یعنی تەنها لە داهاتی نانەوتیە هەموو 600 شتێکی داوە بە بەختە 350 ملیاریاوە 350 ملیاری خسۆتە سەر موچەیەک لە ڕابردووە، تەنها 350 ملیاریشی یاوە بە بەغا کە بڕیار بووە لە 150 داهاتی ناوخۆ بدات بە باغدا، یعنی وا بڕیار بووە، بەڵام یەک جار 350 ملیاری ناردووە کە تەیفسامی وتی ئەم 350 ملیارە ئەکاتە ڕێژەی لە سا 5 داهات کە بڕیار بووە، یعنی سفرەکانی لێ کردوتەوە لە سا 50 کە بووە بە لە سا 5 داهاتی نەوتیمان هەیە ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت با بڵێن لە هەرێمی کوردستانە بە ئەترافی هەرێمی کوردستان خۆی نەوتە ڕوا، ئەگەر ئەم 320 ئەمە زەربی سی بکەین ئەکاتە 9 ملیۆن و 600,000 بەرمیل لە مانگێکە، ئەگەر زەربی 11 مانگیکەن 11 مانگە حکومەت هێرێم نەوتەنێرێ ئەفرۆشێ بە باڵێن بە قاچاق و بە کۆمپانیاکان و لە ڕێگەی قاچاقی ئەمانەوە ڕوا، ئەو کاتە کاتە 105 ملیۆن و 600,000 بەرمیل 105 ملیۆن و 600,000 بەرمیل کە ئەگەر بەرمیلێک بە $30 بفرۆشرێت بنزیکەیە کاتە 3 ملیار و 168 ملیار دۆلار ئەمەیان ملیار دینار، ئەگەر نیوەشی بگەڕێتەوە بۆ کۆمپانیاکان و ئەو خەرجەی وەبەرهێنانە ئەوە ئەو باقی کە ئەمێنێتەوە ئەکاتە 2 تریلیۆن و 376 ملیۆن دینار داهات، ئەم 2 تریلیۆن و 376 ملیارە لەگەڵ ئەو 2 تریلیۆن و 530 میلیارد ئەگەر خۆی کەیتەوە وەزارەت داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی ئەکاتە 4 تریلیۆن و 206 میلیارد، یعنی حکومەت هەرێمی کوردستان لەم ماوە تەمان ئەگەر 700 میلیۆنەکەشی لێ دەرکەی، ئەگەر 700 میلیۆنەکەشی لێ دەرکەی ئەکاتە 4 تریلیۆن و 206 میلیارد دینار. کوا لەکوێیە؟ لەکوێیە؟ یعنی ئێمە شەمانە بێ بپرسین بەڕاستی لەکوێیە؟ یعنی حکومەت دەتوانێت لەوە بڵین ئەم 761 میلیارە تەکمیلێک و موچەی ئێوە دابشکە؟ کاک داناجیان خۆی پێداویستی موچەن یعنی ناگاتە 900 میلیار، ناگەکەمترە لە 900 میلیار، باز لە 996 میلیارە چونکە 761 میلیاری نردووە ئەوش داوای 240 میلیۆنەکە خۆی کردەوە تقریبا ناچێتە 900 میلیار بۆ حسابە، تۆ بڵێ 900 تۆ بڵێ با بڵێن زیاتر لەوەش تریلیۆنێکیش تۆ بڵێ تریلیۆنێک، ئێستا حکومەت هێرێم 4 تریلیۆن و 206 میلیارد دیناری داهاتی نەوتی و نانەوتی لەبەردەسایە، ئێستا بۆ چەندێک موچە نادا؟ بۆ 240 میلیارد دینار. مامۆستا تاریق ئەمە لەبەردەست حکومەتایە ئەم پارەیە یا لەبەردەست حیزب و بنەماڵە و چەند کەسێک لە ناو حیزبەکانایە؟ وەڵا بێگومان هەمومان نەزانین لەم دەسەڵاتە لەم ناوچەی کێمە پێڵێن حکومەت هەرێمی کوردستان هەمومان باش دەزانین کە دەستی حیزب باڵاترە لە دەستی حکومەت لە دەستی یاسا، یعنی هەر ناوچەیەک هەر مەملەکەتێک هەر وڵاتێک هەر شوێنێک بەڕاستی دەستی حیزب باڵاتر بوو لە دەستی یاسیاتەیە ئەوە ئیتر بەڕاستی وڵاتێکی وێرانە، ئێمە زانین بەڕاستی حیزب ئیعازەیە کە حکومەت چی بکە، ئەمە پێمان وایە بۆچی، ینی پرسیارێکی منطقی کە من لە هەموو بەرنامەکانە زۆر جار دووبارەم کردوێتەوە لە ساڵی 2011 کاتێک دکتۆر بەرهەم حکومەتی هەرێمی کوردستانی بەجێهێشت 4 میلیارد دۆلاری بەجێهێشت ئیعلانی کردوتەوە، من 4 میلیارد دۆلارم بەجێهێشتووە بۆ حکومەتی هەرێمی کوردستان 4 میلیارد دۆلار لە ساڵی 2011 هەتا ساڵی ئێستا 2024 لەو کاتەوە ئەم کابینانەی کە سەرۆکایەتی حکومەتیان کردووە 32 میلیار بە ئەترافی خۆیان 32 میلیاریان خەڵکی هەرێمی کوردستان قەرزار کردووە، 4 میلیاریش بخەرە سەر ئەمە 36 میلیار، یعنی بەنزیکەیی هەموو ساڵێک هەرێمی کوردستان نزیکەی 3 میلیارد دۆلار قەرزار کراوە، ئێتە ئەی پارەی نەوت چی لێ هاو داهاتی ناوخۆ چی لێ هاو ئەو پارەی کە لە بەغاوە هاتووە چی لێ هاو، کەواتە مقەسیرەکە لە هەولێر و حکوومەتی کاربڕەکەری هەرێمە نەک سامی و حکوومەتی عراق شوگومانێتیانە. جا من یەک جزئی بچووک لە چۆنڵی تەواوکەری ئەم قسە مابوو بە ینی پرسیارەکە ئەمەیە کە ئایا بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان ئەزانن کە بەڕاستی ئایا تەنیا حکومەتی هەرێمی کوردستان 34 میلیارد 36 میلیارد قەرزار بووە یا حیزبی شەر 36 میلیارد قەرزار بووە، پرسیارەکەمەیە ئایا حیزبی 36 میلیارد دەستکەوتی هەبووە یا 36 میلیارد قەرزار بووە، یعنی زۆر نامەنتیقیە. من بۆ نمونە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بم بنەماڵەکەی خۆم حیزبەکەی خۆم 36 میلیارد قازان چکە حکومەتەکە 36 میلیارد زەرەر بکە، بەڕاستی جێگەی پرسیارە، ئەو پرسیارە پێم وایە پرسیارێکی وەڵام دراوەیەوە پێویست ناگا پەنجە بۆ هیچ کەسێک ڕابشێشتێت. دەستخۆش مامۆستا نەوزاد، ئێوە ئەمڕۆ لە کۆنگرەکەتانە وا بزانم 4-5 خاڵ داواکاریتان هەبوو، حینی حەزەکەم لەسەر داواکاریەکان بوەستیت و ئەم داواکاریانە بە بڕای تۆ جێگەی ئەوەن حکومەتی هەرێم وەگوتم گوێی لێ بگرێ و جێبەجێیکە و ئەگەر جێبەجێی نەکرد هەڵوێستی ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ چیە بێت؟
بەڵێ ئەو خاڵانەی کە ئەمڕۆ ئێمە خۆشببختانە لە کۆنگرێکی ڕۆژنامەگەری کە بە ئامادەبوونی سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن هەم لە هەولێر هەم لە سلێمانی ئەنجامماندا ئەو خاڵانێک ئێمە ئاماژەمان پێ کردووە کە تاکیدمان لەسەر کردوتەوە خاڵی یەکەمیان باسمان لەوە کردووە کە دەبێ حکوومەتی ماوە بە سەرچوو بە زووترین کات نەگاتە کۆتایی ساڵ موچەی مانگەکانی 10 و 11 و 12 ئەم ساڵ دەبێ بۆ موچەخۆران و فەرمانبەران دابین بکاتن ناکرێ وەکو ساڵانی ڕابردوو ئێمە بەڕاستی حکوومەت دەستاودەست بە موچە و قوتی فەرمانبەران و مامۆسایان بکاتن بڵێ وڵا من تەنها ئامادەم یەک موچە دابش بکەم دوو موچەی ئەەکەمە پاشەکەوتن وەکو ساڵی ڕابردووە ئەمە بەڕاستی سەمێکی گەورەیە لە فەرمانبەران و لە مامۆسایان دەکرێتن کە ناکرێ قبول بکرێ ئەمە جێگا قبولکردنیە چکە بەڕاستی ئەمە گاڵتەکردنە بە شعوری مامۆستا بە هەستی مامۆستا ئەمە یەک خاڵی دووەم باسمان لە مەسەلەی تەوتین کردووە کە ئەمە خاڵێکی جەوهەریە خاڵێکی گرنگە بۆی کە کێشەی چارەسەرێکی ڕیشەی بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدۆزرێتەوە کە وەکو لە بڕیاری دادگای فیدرالی هاتووە ئەبێ ئەم فەقەڕەیە وەکو خۆی جێبەجێ بکرێتن تا کۆتایی ساڵ ئەبێ موچەی موچەخۆران بە تەوتین بکرێ لە ڕێگای بانقە فیدرالیەکانی عێراقەوە نەک لە ڕێگای هەژماری من و لە ڕێگای ئەو بانقە ئەهلیانێکەوە دەسەڵاتداریان هێنم خۆیان لە پشتیەوەن خۆیان سوودمەدن تێیدا کە بەداخەوە تا ئێسانێکە ئەم بڕیارەی دادگای فیدرالی نەچۆتە باری جێبەجێکردنەوە ئومێد دەکەین دەسەڵاتدارانی عێراق بتوانن فشاری زیاتر بکەن بۆی پرۆسەی تەوتین لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێتن و وەکو سەرجەم موچەخۆرانی عێراق فەرمانبەرانی هەرێمیش بتوانن موچەکانیان لە کات و ساتی خۆیدا وەربگرن. خاڵی سێم باسمان لە پرۆسەی پلەبەرزکردنەوە یان یاسا سیستەمی پلەبەرزکردنەوەی موچەخۆران فەرمانبەرانمان کردووە کە بەداخەوە نزیکەی 10 ساڵە ئەم حکوومەتە وەکو سیستەمێک بە ناڕەوا بە نایاسایی ڕایگرتووە و مانگانە بە هەزاران و بە سەدان مامۆستا یان فەرمانبەر تێیدا زەرمەندن کە ئێستانێکە مامۆسای واهەیە کاکدانە بۆی بینەرانی خۆشەویست بەوازحی لێ تێبگەن مامۆستایان بە مانگانە ئەوەی کە بەهۆی ڕاگررتنی پەلەبەرزکردنەوە هەر مانگە و مامۆستا هەیە 300,000 لێ دەبڕێتن هەر مامۆستا هەیە 250,000 لێ دەبڕێتن کەمە بەڕاستی ئەتانە بڵێم ڕوبع موچەیەکە ئەمە ستەمێکی گەورەیە لە مامۆستایان و فەرمانبەران کراوە کە ناکرێ ئەم حکوومەتە بەو بێباچیە کە گوێ لە مامۆستا و فەرمانبەر نەگرێتن پلەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. خاڵی در باسمان کردووە مەسەلەی ئەم موچانەی کە ساڵانی ڕابردوو فەوتاون لە ساڵی 2014 تا ئێستا وەکو باسم کرد لە قەیرانداین لە قەیرانی نەدانی موچەداین پاشەکەوت کراوە هەموو ساڵێک ئەم حکوومەتە زۆر بێباکانە زۆر یعنی بەبێ گوێدانە هەست و شعوری مامۆستا بەدەیان موچەی مامۆستایان و فەرمانبەرانی پاشەکەوت کردە بە نایاسایی بە ناقانونی پاشەکەوتی کردووە جا مانجی وا بە ڕوبع موچەیەکی داوە مانجی وا بە نیو موچەی داوە مانجی وا بە هەرنەی داوە موچەکە یعنی لە 4 مانگدا یەک موچەی دابش کردووە زیاتر لە 40 موچە نزیکەی 50 موچەی موچەخۆران ئێسانێکە بوویتە قەرز لەسەر حکوومەت ئەبێ ئەمەش بەڕاستی سۆراغێکی بۆ بکرێ ئەبێ ئەمە چارەسەری بۆ بکرێت دەبێت حکوومەت خۆی بک بە خاوەنی بەڵام بەداخەوە کابینە یەک لە دوایەکەکانی ئەم حکوومەتی ئێمە هەر یەکە و دەستاورەسی بێکاوەڵێ لە کابینەی مندانە بووە وەری لە کابینەی کاکە خۆی کابینەی ئێمە لەکوێ هاتووە هەر ئەم لە وڵاتە نەبووە ڕئیس وەزەرا لە وڵاتە نەبووە کاکە هەمووی باش ئەگەر ئەم داواکاریانەتان جێبەجێ نەکرا مامۆستا لێوە کرد قابلی جێبەجێکردنە قابلی ئەوەی کە حکوومەت دەبێت جێبەجێ بکاتن بڵێ وتمە گەرم داواکاریانەتان جێبەجێ نەکرا هەڵوێستی مامۆستانی پێشەنگ چیە بێت؟ ئاماژەمان پێکردووە لە بەیاننامەکەی خۆمان ئەگەر ئەم داواکاریانە جێبەجێ نەکرێ ئێمە فشاری زۆر هەیە بتوانانی بیکەین ئێمە هەستمان بە بەرپرسیارەتی کردو لەم هەرێمە با حکوومەت نەڵێ وڵا ئەمانە تێکدەرن یان حکوومەت بڵێ کاکە ئەمانە هەست بە بەرپرسیارەتی ناکەن ئەگەر هەست بە بەرپرسیارەتیمان نەکردبایە ئەبوو لە چەندین ساڵە دەواممان ڕابگرتبایە یعنی دەوام بە یەکجاری ڕابگیرابای بۆی ئەم کێشانە چارەسەر کردام نەک دەستاودەستی بە قەیران بکرێ ساڵ لە دوای ساڵ حکوومەتی ئێمە قەیرانەکان تەسلیمی قەیرانی ترەکاتن دەستاودەستی بە قەیرانەکانەکاتن وای لێ هاتووە ئەم خەڵکی ڕاهێناوە لەسەر ئەمە ئەگەر ئەمانە چارەسەر نەکرێتن ڕێگای تر هەیە ڕێگای مەدەنی ئەگنی بەر فشار لەسەر حکوومەت بکەین بۆی هەم لە خۆپیشاندان ئەڵێ هەم لە بایکۆت ئەڵێ هەم لە ڕێگاکردن بەر سکاڵاکردن لەم حکوومەتە لەلایەن دادگای فیدرالیەوە ئەمانە هەموو کراون لە بەردەست ئێمەدا کاکدانا دەست خۆش بێ مامۆستا تاریق باسمان لە باسی تۆ زۆنی سەوز و ئەوانت کرد من بیرمە پار خۆپیشاندان کرا بایکۆت کرا بەڵام دوایی دەسەڵاتی ئەم زۆنە
وەکو بڵێ ئیشی بەوە نەمایا با بڵین ئەوەی خۆی ویستی وەکو زەختێک بەکارێنە و دوایی دەستکرایەوە لە ڕێی بەڕێوەبەرەکانەوە و لە ڕێی بەڕێوەبەری فەرمانگەکانەوە دەستکرایەوە بە زەخت و تەنانەت مامۆستا ینی عقوبەدرا غیابدرا ینی چی ئەڵێ ئەم ساڵیش ئێستا خۆ دەزانین لە بەرەو پێگەنانی حکومە دەڕۆین چی ئەڵێمە زەختێک نییە لە نێوان ئەم لایەنە سیاسیانە وەکو یاریەک نییە و فەرمانبەرانەکەنە زەحیا هەر کاتێ ئیشەکەی خۆیانیان مەیسەر کرد بە زۆر دەوام بە ئێوە بکەنەوە. وڵا بەداخەوە ئێمە ئەزانین بەڕاستی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەمیشە خەڵکی هەرێمی کوردستانی کردوتە قوربانی خواست و ئارزوەکانی خۆی و بەدەستیانانی پلە و پایە و مانسەب بەڵام ئەمە بەو مانایە نایە کە خۆپشاندانەکانی ساڵی پار و مانگرتن و چۆنەڵی ئەترازەکانی ساڵی پار لە بەرژەوەندی حزبێکی سیاسی کۆتایی هاتبێت ئەکرێ ینی زۆر جار بەرژەوەندی خەڵک و بەرژەوەندی حزبێکی سیاسی خۆ دەزانی دایان حزبی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ئەکرێ لە نقطەیەکە بەرژەوەندی حزبێکی سیاسی یەک بگرێتەوە لەگەڵ بەرژەوەندی باوڵێن مامۆسایان و فەرمانبەرانە خۆ ناکرێ مامۆسایان بەڕاستی دەست لە مافەی خۆیان وەربرن لەبەرەوەی کە احتیمالی هەیە جزئێک لەو با بڵێن چۆنەڵی لەو فشارە بچێتەوە خەزێنە یاخۆ گیرفانی حزبێکی سیاسی بەڕاستی مە پێمان وایە ئەوانە احترام بۆ بڕێسان هەمویان تۆمەتن کە ئەوترێ دەمانە چۆنەڵی بە ئیعازی حزبێکی سیاسی نەک بە ئیعاز بەڵام ئەو ئیسفادەی لیەکانی وەکو بڵێ بەری شل کرده بوو دوایژەوە بوو تونگی کردەوە لە هەردوو حاڵەتەکە خەڵکی هەرێمی کوردستان و مامۆسایان و فەرمانبەران بەڕاستی یعنی تا ئەو پەڕی هێز و توانایان تا ئەو نقطەی کە توانیان بەڕاستی بەرگریان کردووە هەتەنانە تا ئەو کاتێکی ئێمە مامۆسا زۆر مامۆسامان هەیە نزیکەی 27 ڕۆژ غیاب درراوە هەر ئامادە نەبووە بچۆتەوە ناو هۆڵەکانی خوێندن مامۆسایان و فەرمانبەران وەکوتم خۆشبەختانە ینی بەرگریەکی سەرسەخت و قارەمانانیان کردو لە بەرامبەر فشاری حیزب ئێمە پێمان وایە ئەو چۆنەڵی ئەو دەنگۆیانە کە ئەوترێت حیزب یانێنێتە دەرەوە حیزب ئەیان باتەوە ژوورۆ بەڕاستی دەنگۆیکی نادروستن و ساڵی پاریش بەڕاستی ڕاستە ئێمە یعنی ئەوە نەبوو بێت کە فشار لەسەر ئێمە نەبوو احتیمالێ فشارەکە لە سەرەتا تۆزێ جیاواسر بوو بێ لە کۆتایی جینە بە بەردەوامی بەڕاستی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی فشاری زۆریان لەسەر بۆ کە ناکرێ ئێمە لە ڕووی ڕاگەیاندن و ئەوانەوە هەمویان ئیعلام بکەین بۆیە بەڕاستی لە هەر یعنی ئێمە شوێنی بەرژەوەندی و مستەحەتی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوتین و پێمان بەڕاستی یعنی خۆزگا کاش ئەکرا یعنی ئەم فشارانی حکوومەتی هەرێمی کوردستان مامۆسایان و فەرمانبەران بەرژەوەندی هەموو حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانی تیا بوو بۆ ئەوەی کە جێبەجێ بکەن ئێمە بە شوێن خواست و داواکاری خۆمانەوە ترکیە ئیسفادەی لێکە زۆر گرنگ نییە بەلامانە باشە ئەمەی ئێوە ئێستا ئەوەی کە لە نێو مامۆستا و فەرمانبەرانە وەکو بڵی زەنگی بایکۆت و دەنگی بایکۆت هەیە ئەمە تەنها بۆ موچەی مانگی دێ و کێسەوە لە مانگی دوانزین ئەگەر موچەی مانگی دەبدرێ ئیتر هەموو شتێک کۆتایی دێ ئەڕۆنەوە ناو هۆڵەکانی خوێندن یان نا ئێوە لانی کەم ئەوێ مانگی 11 وەرگرن وەکو من سەرەتا ڕامگویان بڕاستی ئەم بابەتی بایکۆتە خۆشبەختانە بایکۆتێکی سروشتیەوە ئەمە بایکۆتە تەندروست و ڕاستەکەیە کە خەڵک پێویستە کە مافی نەدرا بایکۆت بکە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و هێنج ئەنجومەن و لایەنێکی تر بەڕاستی بانگەوازی بایکۆتی نەکردو خەڵک خۆی بایکۆتی کردەوە خەڵک خۆی بڕیارەدا کەی ئەچێتەوە ناو هۆڵەکانی خوێندن بەڵام بە باوەڕی ئێمە یعنی زۆر شتێکی طبعاً خۆتان نەزانن کەم و کورتی زۆر گەورە و فراوان لە پرۆسەی خوێندنە هەیە خۆتان نەزانن ینی یەکێک لەو گرفتە زۆر گەورانەی کە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی هەر دەرگای هەموو قوتابخانەکان دابخا هاتنە ناوەی دەستی حیزبەوە ناوەندەکانی خوێندن کە بەڕاستی بە حیزبی کردنی ناوەندەکانی خوێندن کە پێمان وایە پرۆسەی پەروەردە و فێرکردنی دەیان ساڵ بۆ دواوە گەڕانەوەتەوە دەیان قەیران هەیە دەیان کەلیان هەیە دەیان کەم و کورتی هەیە کە مامۆسایان لە پێناویە مان بگرن و ئیعتراض بکەن بەڵام ئەم ئیعتراضەی ئێستا کۆت و مانگرتن ناکەن بەڕاستی ڕەنگە هێشتا چۆنەڵی بارودۆخی مامۆسایان ئاستی ڕۆشنبیری بەداخەوە لە خۆمەوە قسەکەم مامۆسایان نەگەشت بێتە ئەوە و بەڕاستی مامۆسایان لە کۆمەڵی ڕووی تر و ئەوەندە ماندوو کراون ئەوەندە هیلا کراون جارە ڕەنگە بیری ئەویان نەبێ یان نیان پەرژێتە سەر ئەوەی کە ئیعتراض و مانگرتن بۆ کۆمەڵی قزەی تری پەروەردەی بکەن بەڵام ئەم مانگرتنە بە باوەڕی من کە من پێم وایە ئاساییە زۆر تەبیعیە مانگرتن ئیعتراض ببێتە مانگانە ئەوکو پێشتر وتم 30 ڕۆژ دەوامکردن وەرگرتنی موچە نەهات ئاساییە مان بگرە مەڕۆ هۆڵەکانی خوێندن مەڕۆ فەرمانگەکەت هەتا موچە وەرەگری مانگی ئایندەش بە هەمان شێوە مانگی ئایندەش بە هەمان شێوە تا ئەکەوینە سەرسکە باش مامۆستا نەوزاد بە کورتی وەڵامی ئەمە بەرەکاتم کەماوە ئێمە لە هەرێمی کوردستان نوێنەرەکانمان لە بەغدا ئەگەر واز لە پەرلەمانتارەکانیش بێنین ئێمە فواد حسین جێگیری سەرۆکوەزیرانی عێراق جێگیری سەرۆکوەزیرانە بۆ کاروباری دارایی ئێمە ڕێباز حەملانمان هەیە بریکاری وەزارەتی داراییە جێگیری تەیف سامیە ئەمانە ئەبێت چی بکەن بۆ قوت و بۆ موچەی ئەم خەڵکە و فەرمانبەران و
مامۆستایان یا بارکی خۆیان هەستاون؟ وەڵا کاکدانە هەبێ ئەم بەڕێزانە ئەگەر کاریان فشار خستنە سەر حکوومەت و دەسەڵاتی بەغدا نەبێتن بۆ دامیکردنی موچەی فەرمانبەران و قوتی خەڵکی کوردستان من پێم وایە زیادن لەوێن دەرێوانە بەڕاستی من پێم وایە زیادن لەوێن دەرن چونکە ئەگەر وەزیرێکی کورد لەوێن دەرێ نەتوانێت دیفاع لە قوتی ئێمە بکات دیفاع لە مافەڕەوەکانی ملەتی خۆی بکاتن و نەتوانانی لەوێن دەرێ لەگەر چارەسەری کێشە گرفتەکان بکاتن و قەیرانەکانی چەند ساڵی کەلەکەبووی نێوان هەرێم و بەغدا چارەسەری بۆ نەدەزێتەوە و تەنها پینەوە پەڕۆی بکاتن من پێم وایە بەڕاستی ئەمانە زیادن لەوێن دەرێ بێنەوە کوردستان زۆر معەززترە و زۆر مکەڕەمترە لێرانە دابنیشن چونکە بەڕاستی ئەمڕۆ ئەرکێکی گەورە لە سەرشانی ئەوانە نوێنەرایەتی کورد ئەکەن یعنی نمایندەی کوردن لەوێن دەرێ جا ئەم پۆستە باڵیانیان هەیە کاکە خۆ ئەوە تەنها مدیر عامێک نێ لەوێن دەرێ دانیشتبێ مۆزەفێکی طەبیعی نییە کاکە تۆ جێگری ڕئیس وزەراتی لەوێن دەرێ یعنی وەزیرێکی گەورەتەیە کە وەزیرێکی سیادیە و بریکارێکی وەزیری دارایەتی لەوێن دەرێ کە ئەبێ شەرم بۆ بکات شەر بۆ قوتی میلەت بکات بەڵام بەداخەوە یعنی ئەمە بینیمان لە کابینەکانی ڕابردوو لە ساڵانی ڕابردووش بەداخەوە ئەمانە نەیانتوانیوە ئەم نوێنەرانە نەیانتوانیوە چارەسەری یەک گرفتی بچوشی ئەم بڵێن قەیرانانی هەرێمی کوردستان بکەن بگرە ڕەنگە جاری وە هەبووە ئەمانە لەمپەر بوونێ لە بەردەم چارەسەکردنی گرفتەکانی نێوان بەغدا و هەرێم بۆیە من پێم وایە ئەبێ ئەوەی کە وەزیرێ لە بەغدا ئەمەی کە دەسەڵاتدارە لە بەغدا ئەمەی کە پەرلەمانتارە لە بەغدابی هەمویان فشار بکەن ئەگەر فشار بۆ پێم وایە زیادن لەوێن دەرێبێنەوە کوردستان دابنیشن زۆر چاکترە. ئەمڕۆ کە چوارشەمە بوو هەفتانە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی کاربڕەکە کۆ بێتەوە دوو مانگە موچەخۆر موچەی وەرنەگرتووە بەڵام ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کۆ نەبووە وەکوی کە هیچ گرفت و کێشەیەک نەبێت ئەمە خەمساردی ئەم دەسەڵاتە نیە بەرامبەر موچەخۆرەکانی خۆی بە کورتی تکایە. وەڵا بە تاکید خەمساردیە کاکدانە خەمساردێکی یەکجار زۆریشە چونکە ناکرێت و لەم هەموو قەیرانە ینی کەس هەیە ئەمڕۆ باسی موچەنەکە کەناڵی ئەمڕۆ باسی موچەنەکە خەڵکی ئەمڕۆ باسی موچە کێشەی نەبوونی موچەنەکان ئەم هەموو گرفتە زۆرە کەلەکە بووە لە وڵاتی ئێمە هەیە لەبری ئەوەی کە ئەم حکومەت نەک هەفتەی جارێک دامنشی ئەبوو 2000 دانیشتنی نائاسایشی بکرد بە بۆی چارەسەرێک بدۆزێتەوە بۆی ئەم قەیرانانە چیت کە کەڵەکە نەکرێتن لە وڵاتی ئێمەدا نەک بەم شێوەیە کە زۆر بێباکانە کە ئەنەما خەڵک هیچ گرفتێکی نییە هیچ مەشاکلێکی نییە لە وڵاتی ئێمەدا خەڵک هایلاویە ژیتن و خەڵک زۆر مرتاح و بێ مشکلەیە بەداخەوە من پێتەڵێم حکوومەتداری بەم شێوێ ناچێ بڕێوە بەڕاستی ئەگەر بێت و حکوومەتداری بەم شێوێ بکرێتن من پێم وایە متمانەی تەواوی لە دەستداوە کاکە متمانەی دەستداوە چونکە ناکرێت حکوومەتێک بەم بێباکچیە هەست بە بەرپرسیاری نەکاتن کە چارەسەری قەیرانەکەمە بووکە کاکدانا من خاڵشکە باسی لێواکەم باشە حکوومەتی هەرێم خۆی بە خاوەنداری ئەم وڵاتە ئەم هەرێمە ئەزانیتن باشە ئەوە چەند ئەوە نزیکەی هەفتەیەکە ئەم بڕەپارەی 760 ملیارد دینارە هاتووە کاکە تو نتوانی 6 مانگە داهاتت کۆ کردوتەوە تخوا عیبەنیە نتوانی کە 300 ملیاردکەی بخەی سەرێ بەلایانی کەم موچەیەک بدێ بە مامۆستایان و فەرمانبەران بۆی کە خەڵک تۆزێک یعنی ئاهێکی بەبەردابێتەوە ئەمە حکوومەتی کە کاکە ئەمە بەرپرسیارەتێکە لە وڵاتی ئێمەدا بۆیە من بەڕاستی یعنی بە پێویستی زانم ئەبێ خەڵک دەبێ مووقفی ئەبێ هەڵوێسیە بێتن کە ئێمە لە وڵاتی خۆماندا نامانێ پشەی دروست بێ بەڵام ناشکری حکوومەتداری بەم شێوەیە دەستخۆش مامۆستاجان پەیامەکەت گەیشت بەرامبەر بە مامۆستا تاریقجان کاتم تەواو بووە بەس بە دوا پرسیاریش لە تۆ بکەم ئەم سیستەمە سویدی و بەریتانی و فڵان و نازام ئەم هەمووی کە هەندێ و تاقیەکرێتەوە لەسەر خوێندکار و لەسەر مامۆستای ئەم میلەتە ئەمە بژیرفانی بەتاڵەکرێ وڵا بێگومان نەخێر لە ڕاستیا بە باوەڕی من ئەمە ڕەنگە تێبینێکی شخصی بێ من پێم وایە ئەوەی کە نەقسە لە پرۆسی پەروەردە و فێرکردنی هەرێمی کوردستان لایەنە پەروەردەکەیەتی جنا بە درێژایی مێژووی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستانە بەقەت ئەم ساڵانەی ڕابردوو هیچ تەلەبە سەدی نێناوە 100% نێناوە بەڵام بڕۆ سەیری ئەو تەلەبانەکە کە زۆر جار بوونەتە یەکەمی پارێزگایەک گوێ لە وتەکانیان گوێ بگرە گوێ لە لێدوانەکانیان بگرە بەڕاستی شەرمەزاری ڕوتەیەکە پەروەردەیە کراون کە یعنی بەڕاستی ئینسان شەرمەکە لەو پەروەردە بە باوەڕی ئەمەوەی کە نەقسە لایەنە پەروەردەیەکەیەتی یعنی پێویستە لایەنی پەروەردەیی پرۆسی خوێندن پەرە پێ بدرێ و بێگومان بە گیرفانی بەتاڵەوە بەم دەسەڵاتە سیاسی کە ئەم دژایەتی کە خەڵکی هەرێمی کوردستان و پرۆسی خوێندنەکە هەرگیز سەر ناگرێت لێرە پێم خۆشە
بەڕاستی سوپاسی بەڕێزان مامۆستایانی پێشەنگ و لیستی هەڵوێست و هەر کەسولایەنێکی سیاسی ترکم کە پشتیوانی بۆ مامۆستایان و فەرمانبەران ڕاگەیەنێ و یەک تێبینی تریشمێ بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستایان بە تایبەتی هیوادارم ینی پیانوانە بێ کە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی دانیشتووە و چۆنەڵێ چاوەڕێی خەڵکەکە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە ڕۆژانی ڕابردووە چەند جارێک سەردانی بەغدایان کردووە، سەردانی دادگای فیدراڵیان کردووە، سەردانی محکەمەی با بڵێن لیژنەی دارایی پەرلەمانی عێراقمان کردووە و بەڕاستی سکاڵامان لەسەر سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کردووە و ئێمە بەردەوامین لە هەوڵەکانمان. زۆر باشە تونندوا پرسیار بەڵام بە یەک دێر وەڵام بەرەوە تەیفسامی ئەمان داوایان کردو ئەو 761 ملیارە هەرسێکیان وەرگن هەرسێ ینی مانگی 12 بووی دوو موچەی پێبن بۆ تەیفسامی توی شتیوانیە دەم ناردووە تەوزیعەکەن با 11 بنێرم تەوزیعەکەن با 12 بنێرم ئەمە دڵسۆزی تەیفسامیە یان چی؟ بێگومان تەیفسامی خەڵکی هەرێمی ئەفو دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانی زۆر بە باشی ناسیوە و بەڕاستی سیقەومەتمانەی هەر پێی نییە هەروەکو چۆن خەڵکی هەرێمی کوردستان خۆیان سیقەومەتمانیان بەم دەسەڵاتە نییە و دەستخۆشیمان بۆی هەیە و هیوای تەمەندرێژی بۆ دەسەڵاتەکەیان خواست. ئەم ڕۆبزام خۆپشاندانێکیش کرابوو هەولێر بەرامبەری تەیفسامی بەڵامتیان زۆر کەم بەشداری بوون بار هەڵ دەستخۆش هەریەک لە بەڕێزان دژی ئەم دەسەڵاتە خۆپشاندان کرایانە هەریەک لە وەزان مامۆستا تاریق مەلا تاهیر ئەندامی ئەنجومەنی مامۆستایی ناڕازی سوپاس بۆی دەستوردو لەگەڵمان بووی مامۆستا نەوزاد عومەر ئەندامی ئەنجومەنی باڵای مامۆستایی پێشەنگ سوپاس بۆ جەنابی شت لە هەولێر لەگەڵمان بوو.